هم جا عراق جی بچن نوا هرما کردستان عراقی کو دکاره جبو راوستندن وان ایریشین ایرانی و گروپین عراقیین گریدایی و چه بکه لسر آستا عراقی و هروها لسر آستا هرمی و ناونتویجی جاوره امریکا دوی قناغی دا سردریه که چاوا به هرما کردستانی را بکه جبو شیروکرنا وان پرسان انها دکتور یریوان سعید ماموسته زانینگه و ریوبری دست پیشخری جهانی کرد بو آشتیه لزانینگه امریکی لور لواشتون پایتخت به مریا دم باش دکتور یریوان دوی دم هستار ده هرما کردستان پیوسته برسفه که چاوا بده وان ایریشان سپاس لڕاستی هەرێمی کوردستان ئۆپشنەکانیان بژاردنەکانی کەمە پێشەمەشێ ئەبێوان لە بیروی هەرێمی کوردستان کە وڵاتێکی سربەخۆنیە خاوەن بڵێن سیادەی خۆی نیە لەبەرەوە هەر شتێک بکات بۆ نمونە ئەگەر بێوێت سیستەمی دژەموشەکی بکڕێت یان لە وڵاتانی کە پێی بن ئەبێت لە ڕێگای بەغاوە بێ بەغدادەدا ئێستا حکوومەتی عێراقی بربەستە لەوەی کە وڵاتانی ڕۆژئاوا کە ئەم جۆرە سیستەمە بدەن بە هەرێمی کوردستان چارەسەری کەش بریتە لە چارەسەری سیاسیەوەی کە ڕێککەوتن بکات لەگەڵ ئەم گروپانە یان لەگەڵ ئەو وڵاتانی دراوسە کە هێرشەکەن لەسەر هەرێمی کوردستان بەڵام لە ئێستادا بەداخەوە ئەو بارودۆخە و گرژ و ئاڵۆزیە هەیە ئەو جەنگە هەیە نێوان ئەمریکا و لەگەڵ ئێرانە دەرفەت بەوە نایە کە ڕێککەوتنی سیاسی بکرێت لەبەرەوەی هەرێمی کوردستان سوپای بڵین بنکەی سوپای ئەمریکای تایە و هەروەها بڵین وەبەرهێنەر ئەمریکیەکانی تایە لەبەرەوە ئێران وەکو بڵین تارگێتێک یان ئامانجێکی استراتیژی بینێ بۆ ئەوەی کە بە ئامانجی بکات بۆ ئەوەی کە بڵین زەرەر یان زیان بە بەرژەوەنیەکانی ئەمریکا بگەێنێ. باشە ڕێزدار سعید یعنی ها حکوومەتە هەرێمە کوردستانە عێراقی چاوەرەی چ دکەتە بەحسە ئەمریکایی کرد یعنی ئەمریکا دکارە دوێ قۆناغا هەستاردە یعنی پێویستە ji بۆ هەرێما کوردستانی چ بکە ئەمریکا بە تایبەتی ئیدارەی ترامپ کە ئیدارەیەکە زۆر بڵین ناسونەتیە ئەنترادیشنەڵە ئەتوانێت تەنانەت بەسەر بەغا بازیش بات و هەروە سیستەمی موشکی بۆ هەرێمی کوردستان دابینکە بەڵام ئەمریکا ژۆک وڵاتێکی گەورە بەرژەوەندی زۆری هەیە لەوە چێ بڵێن بەرژەوەندەکانی زیاتر لەگەڵ بەغایە گەورەترە و هەروە هەمانگیرترە هەتاکۆی لەگەڵ هەرێمی کوردستانە هەرچەند هەرێمی کوردستان لە ڕاستی هاوپەیمانێکی گرنگی واشنتنە بەڵام ئەوە ناگەینە کە زۆر جار ئەمریکا بێ بەرژەوەندی استراتیجیە گرنگەکانی خۆی بخاتە ژێرپێی ئەوەی لە پێناو هەرێمی کوردستانە هەر ئەمەش وای کردووە لە ڕاستیە کە نەتوانێت هەندێک هەنگاو بنێت بۆ ئیدارەی ترامپ یا ئیدارەکانی پێشوو بۆ ئەوەی کە ئەم جۆرە سیستەم بن بە هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان ئەمە یەکەم جار نییە ڕوبەڕووی ئەم مەترسیانە بێتەوە لە 2010ەوە هەتا ئێستا هەرێمی کوردستان هەزارەها درۆن و هەروەها ساروخ لەن ئێران و هەروەها لەن ئەو گروپە چەکدارانەی کە سەر بە ئێرانن و لە هەمان کاتا لەن حکوومەتی عێراقەوە پارەیان پێدرێ چەکیان پێدرێ هەرێمی کوردستان بڵین بە ئامانج ئەگرن بەڵام ئەگەر بەدڵنیاییەوە ئیدارەی ترامپ بێوێت دەتوانێت کارتی گوشاری زۆری لە بەردەستایە زەخت لە بەغا بکات بۆ ئەوەی ڕەزامەندی لە بەغا وەرگێ بۆی کە بتوانێت ئەو سیستەمی بڵین دژە ئاسمانێ با بە هەرێمی کوردستان بەڵام ئەمە ئەبێ لە بیریشمان بێت سیستەمی دژە درۆن یان موشەکی ناتوانێت هەموو ئەو متزیانە هەیە لەسەر هەرێمی کوردستان بڵین کەم کاتەوە ئیسرائیل بۆ نمونە باشترین سیستەمی دژە موشەکیە بەڵام هێشتا بڵین موشک وەروەها درۆنەکانی ئێران نەتوانن هەندێک شوێن بە ئامانج بگرن وڵاتانی کەندا و سیستەمی پاتوێت و سیستەمەکانێکی لێیە تووشی زیانە بن بەڵام بۆ کەمکردنەوەی ئەو زیانانە هەرێمی کوردستان بەدڵنیاییەوە پێویستی بەم جۆرە سیستەمانە بێت ئەوەی کە جی تێبینیە حکوومەتی عێراق کە ئەتوانێت ئەم جۆرە سیستەمە دامینکا بۆ هەرێمی کوردستان بەڵام بەداخەوەتە ئێستا دابینی نەکردووە لەبەرەوە هەرێمی کوردستان پرسکرێک ئەوە کۆ هەندێک ئێریش ئەم ببێژە ژنەڤە عێراقی تێن هەرێما کوردستانی نەکۆینش دەرڤەنە حتا کۆ حکوومەتە بەغدادی باڵکێشە بڕاستیتە دەستپێکە لەژی گوت لێ هەرێما کوردستانی بەرپرسن هەرێمێ وەکو رازیکردنا ئەمریکایی یانژی چاوە دکارن ئەمریکای قانع بکەن کۆ وان بپارێزە مەبەستا من ژی عالیە بەرپرسن حکوومەتە هەرێما کوردستانی دا چ تێخواستن بەڵێ ڕاستە زۆربەی هێرشە درۆنیەکان لە ڕاستیاتوان بڵێن لە ساڵ 60 بەرەو ژوورتر لە باشووری کوردستانەوە یا باشووری کوردستانی خۆمان هەرێمی کوردستان مستمێت لە باشووری هەرێمی کوردستانەوە یان ئاراستەی هەولێر و سلێمانی وەروەها
دوهاکەکردن و زۆر بەشیان لە بیرمان نەچێت کەرتی وزراوەروە کەرتی ئابووری هەرێمی کوردستان بە ئامانجەگرن کە ئەمەش زیانێکی زۆری هەیە بۆ سەر هاوڵاتیان نەک تەنها بۆ سەر حکوومەت. بەرسانی هەرێمی کوردستان لۆبیی زۆریان کردووە کە من ئاگام لێبێت لە ئیدارەکانی پێشوو هەروەها لە میدارەشە بۆ یەکەم جۆرە سیستەمە دابین بکەن، بەڵام بەغا بە شێوەیەکی زۆر سەرسەخت دژی ئەو هەوڵانەیە کە لایەن ئەمریکا وەروە هەرێمی کوردستانی شەوادرێ بۆی کە ئەم جۆرە سیستەمانە بدرێت بە هەرێمی کوردستان. و هۆکارەکەشی ئەوەیە چونکە ئەو گروپانێک ئێستا هێرشەکەنە سەر هەرێمی کوردستان دەسەڵاتێکی زۆر و هەژمونێکی زۆری سیاسی باشیان هەیە بەسەر حکوومەتی عێراقا، سەرۆگۆزیرەکانی پێشوو وەروەم سەرۆگۆزیرەی ئێستا زەیدی لەیان ئەم گروپانەوە تا ڕادێکی زۆردا ئەندێن لەبەرەوە سەرۆگۆزیرانیش ناتوانێت لە قسەی ئەم کەسانە دەرچێت کە پێشتر کردویانە بە سەرۆگۆزیر کە پێشتر هێنایانتە سەر حکم، لەبەرەوە بێت لە ناو ئەو چوارچێوە کە بۆی دیاری کراوە لە ڕاستیە بتوانێت هەندی هەڵسوکەوت بکات و زۆر بڕیارەکانی سربەخۆ نیە. باشە دکتۆر بەری تەبخوا بەحسا وەیەکێ کرد، ینی زەیدی بەری دەمەکی هاتە واشنگتۆنێ و ئەم دەزانن تەژی گوت کۆ کوردن هەرێما کوردستانیژی هەواڵبەندین استراتیژیین ئەمریکایە دەنێت شەرێ دژی داعش دەژی دیار بوو کورد دکارن چاوە ینی سوودێژی vê terazûya han وەرگرن، ینی خۆ بگهێنن علی زەیدی هەوڵ بدن کو بە ئالیکاریە ینی ئەم ببێژن سەرێدەریەکێ divê دەربارەیدا بکن و ئالیکاریە علی زەیدی باوەکی ئاشکرا jê وەرگرن. حکوومەتی هەرێمی کوردستان پێشتر لەگەڵ سەرۆگۆزیرەکانی کاتێک گەنە سەر حکم کێشەکۆیە بەڵێنی زۆر بە هەرێمی کوردستانیان بە وارووا بە سەرکردە کوردەکانیان، بەڵام لاما کاتێکێنە سەر حکم لە بەڵێنەکانیان پاشگەزە بنەوە. هۆکارەکەشیەوەی وەکوتم چونکە ئەو کەسانەی کە ئەبن بە سەرۆگۆزیران لە عێراقا هیچ بڵێن پێگەیەکی جەماوەریان نییە، سیاسیان نییە. ئەو کەسانەی کە بڵێن ئەیان ئەو گروپانەی کە سەرۆگۆزیراندا ئەنێن ئەو کەسانن کە دەسەڵاتی بڵێن سیاسیان هەیە، عسکەریان هەیە، وارەوان کە دەلاڵ بژاردنەکانیشە کورسێکی زۆریان بردێتەوە، لەبەرەوە توانن هەر کەسێک بێ بە بیانێ بیکەن بە سەرۆگۆزیرانی عێراق ئەتوان بیکەن ئەو کارانی کە خۆیان ئەیانەوێ ئەتوانن پێ بکەن. بەڵام لە هەمان کاتە سەرۆگۆزیرانی عێراق ناتوانێت لەو چوارچێوەیە دەرچێ. هەر ئەمەشە هۆکارەکەی ئەوەیە کە بۆ نمونە حکوومەتی عێراق ناچارە کە پارەی ئەم گروپە چەکدارانە بات چەکیان پێبا و لە هەمان کاتان نەتوانێت ئەو هێرشانەی کەیکەنە سەر هەرێمی کوردستان سەر وڵاتانی دراوسی هەموو کێشە بۆ عێراق دروستەکەن نەتوانێت بیان وەستێنێ. وەکوتم 2010ەوە هەتا ئێسام هەموو هێرشەکراوە سەر هەرێمی کوردستان هەتا ئێستا یەک کەس دەستگیر نەکراوە، یەک کەس لێکۆڵینەوە لەگەڵا نەکراوە، یەک کەس محکەمە نەکراوە. ئەمەژەوە گەیەنێ کە هیچ سەرۆگۆزیرانێک لە عێراقا لە ڕاستیە دەسەڵاتی نییە، لاوازە لەبەردەم ئەم گروپا چەکدار. باشە لە بەرامبەر ئەو وێلاوەزبوونێ داوالی ببنێت کە دکتۆر بۆ برینا خافتنە تا لەسەر ئاستا هەرێمێ هەگەر ئەم ببێژن حکوومەتە بەغدای نکارە بێژ بۆ هەرێمێ تشتێکی بکە هەرێما کوردستانێ ئەو وەختە دەبێ بەرپرسن هەرێمێ بچێ ئەم بپرسن هەرێما کوردستانێ بچن ناوچەیە، بچن وڵاتێن کەنداوێ، وڵاتێن عەرەبان، ئەم ببێژن دەوروبەرێ تورکیە. ئایا کوردان کاری بووە لوبیەکی وها دروست بکەن لە هەرێمێ؟ کورد ئەم لۆبیانەی کردو ئەم هەوڵانەی یاوە لەگەڵ تورکیا بڕۆ ناکەم بێت بڵین سیستەمی دژە موشەکی با بە هەرێمی کوردستان، بەڵام لەگەڵ وڵاتانی کەنداوە وەروە لە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا. بەڵام کێشەکەوەیە شتێکی پێوتی یاسای نێودەوڵەتی واروەها ئەو هەموو بڵین معادلەی کە هەیە ئەو هەموو ڕێکەوتنی کە لە نێوان عێراق وڵاتانی کە هەیە ئەگەر بیانەوێت جۆرە چەکێک یان جۆرە سیستەمێک بن بە هەرێمی کوردستان ئەبێ هەمووی لە ڕێگەی بەغاوە بێ حکوومەتی عێراقیش ڕازی نیە. ئەمە گەورەترین کێشەیە چونکە هەرێمی کوردستان ئەکتەرێکی نانێودەوڵەتیەوە لەبەرەوە ناتوانێت بچێت چەک لە بازاڕەکانی جیهانە بکرێت. ئەمریکا ناتوانێت ڕاستەخۆ چەکی پێ بدات. سەر ڕای ئەو هەموو بڵێن هەوڵەی کە پێشوو دراوە لە ئەمریکا لە واشنگتن وەروە لە شوێنەکانی کەش حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە تا ئێستا سەرکەوتوو نەبووە، نەک لە بەرەوەی کە هەوڵی نایەوە بەڵکو لە بەرەوەی ئەو هەموو ڕێکارە یاسایی کە هەیە بەرژەوەندەکان گەورەترن لەگەڵ حکوومەتی عێراق تاوەکو لەگەڵ هەرێمی کوردستان. ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانێت هەندێشت بکە. لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستی لە شوێنێکی بڵێن زۆر دژوارایە. دژوارەکەی ئەوەیە کە لە هەمان کاتا ئەکتەرێکی نێودەوڵەتیە ناتوانێت چەک بکرێت
و لە هەمان کارشا حکوومەتی عێراقیش ناتوانێت یارمەتی بات یان نایە یارمەتی بات لەبرەوە بڵێن ئەو دۆخێک کە حکوومەتی هەرێمی کوردستانی تیا یان هەرێمی کوردستانی دۆخێکی زۆر دژوارە و کەوتۆتە نێوان خۆمانەڵێن ڕەوشە هەرێمی بەتەواهی دژوارە و هەرێمە کوردستان ژێم تێ دەکەن بەشێکە ژێ ناوچەیەک و شەرێکی مەزن لێ دەبێ ئەز داوا لێبورنێ دکەم دەمامەکێمە دکتۆر یاریڤان سعید مامۆستای زانینگەی هێتش ڤژ واشتنی مەرەبەی گەلەک سپاس بۆ دەماتە